بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. براني برز خوش حالم كلا درسي شديكا لشرح متن عقيدة طحاوي بخزمتان دقموا وزيارم خواهي پروردگار و درسانم خاطر ترازوی حسنات من و ترازوی چاککان مانی پی قرص که إن شاء الله تعالى. گەیشتینە فقرەی 54 دەفەرمێ ونسمي أهل قبلتنا مسلمين مؤمنين ما داموا بما جاء به النبي صلى الله عليه وسلم معترفين وله بكل ما قاله أخبر مصدقين. لو فقريا الشيخ طحاوي رحمة الله بيد فرمي ونسمي أهل قبلتنا أوانيك رولا قبلي إما دكن ما بس تيويل نويش كردن دا يعني أهلي نويش دكن ورولا كعبي بيروز دكن مسلمين مؤمنين هم مسلمان هم إيمان دار ما داموا بما جاء به النبي صلى الله عليه وسلم معترفين. ما دام دان بوهمو أو اشتان دادنين كبيغمبري خوا عليه الصلاة والسلام هناويتي وله بكل ما قاله أخبر مصدقين. وهمو أوشتاني كالآن بيغمبره عليه الصلاة والسلام بيان جيوة براسي دادنين وبدواي دكون ليرانا براني بريزو خوش شويستم. طبعا ليرا مسألة أو مسلم ومؤمني بيكو هناون وهردو تشي بيكشت لقلم داون أو توزي وش كابرا قوتي لنا علماء رحمة إخوان لبي الرازيايك هي آية همو مسلمك مؤمنة هنديك ضل فرقينيا بلام أو رأيك بقوته أويك لو حديثي جبريل داهت هو عليه الصلاة والسلام كبيغمبر برسيار لبيغمبر دكا عليه الصلاة والسلام وبيغمبر شولامي داتوا كبرسيار لدكا درباري إسلام الركن عملية كاني بيضاليتن نيجو الروجي وزكاة وحج أوانا بلام كبرسياري لدكا درباري إيمان أو قضايا غيبي زيادة الركن كان إيمان أو شش ركني كغيبين أواني بيضاليتن بشيء زوري علماء براني برزم داري هميان لوي كدلنا قربتني كلمة إسلام هاتيان مؤمنات ما بس في هردوكا أقبتنها لآياتك يعني لفرموديك يعني زانايك رحمة يعني ليبي بتنها كلمة مؤمن يعني مسلم يعني بكار هنا أو ما بس في هم حالتي مسلمان بونا وهم حالتي إيمان داريتي. طبعا حالتي إيمان داريتي برستر لحالتي مسلمان بونا وتسليم بونا واشتيشي ظاهرية بلام مسألة إيمان داريتي راسخ بوني أو تسليم بوني لناخو دلو درون إنسان دا باور كردنا بكومالشتاني كند بينيون بتساونا بيندرين ولا الري بيغمبره عليه الصلاة والسلام بيترا جاندراون إيمانت بيهناوا بليشي قورترو برسترا. طبعا لير أنا دبرا برزكاني خم دفرمي أو أنا مسلمان وإيمان دارن معاملة إيمي مسلمان لقل مسلمان وإيمان دار بضروري دزارم ليرانا باسيكم أو هم فرموداني كهاتون درباري حق حقوق إسلامي براي مسلمان خشي مسلمان دايتشي مسلمان باوتشي مسلمان أو أنا كومال حقيقا لنا خدي مسلمانان دا وكو بيغمبر دا فرمي عليه حق المسلم على المسلم 6 يعني أوشش حقيقة مسلمانان لسريتشان هي وباختلاف الروايات دا هاتو مثلا جمارك كم ترو زورتر بلام او انديك ما بس يتمليران برابر زكانيكم اتوك مادام باورد بو منهجه هنا وكل الشيخ ده فرمي بيغمبر هنا يتي عليه الصلاة والسلام وقناعتت بيتي وزيبت زيدكي حقي مسلمانيتي دكويت أستوي همو مسلمانيش لسر قوي زوي هاو زبانت بيان هاو زبانت نبيتن
بیناسییان نەیناسی. یەکێک لەو حەقانەی کە ئەوڕۆکە بە تایبەتی بەداخەوە دەڵێم پشتگوێ خراوە مەسەلەی سەلام لێکردن. یعنی هەتا پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام یەکێک لە علاماتی ڕۆژی دوایی کابرا بەس سەلام لە کەسێک دەکا کە بیناسیتن. بەڵام پێچەوانەکەی پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام سەلام لەو کەسەی بکە کە بیناسییان نەیناسی. بەس بەداخەوە ئێستا کەسێک کە سەلامی لێ بکەی نەیناسی هەتا دەڕۆی هەر ئاوڕت لێ دەداتەوە دەڵێەوە چێ بوو بەعەقڵەوە ئەوە منی ناسی و بۆ سەلامی کرد. یعنی هەر ماوە بانگت کە مەلەفێکی تەحقیقت بۆ بکاتەوە بڵێ بۆ سەلامت کرد. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم مەسەلەی هەجری موسڵمان مادام حەقی لەسەرە تۆیە ئایا دروستە مەسەلەن کابرا ئەوڕۆکە مەسەلەن بە تایبەتی پێم خۆش نێ ناوی کەس بێنم لەژێر چ کابرای گوتی هەندێک ئیجتیهاداتی غەڵەت دوور لە شەرع و دوور لە قورئان و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فتوایان بۆ خۆیان و بۆ دەوروبەری خۆیان داوە کە بەڵێ ئەوەی کە حیزبیە و سەلامی لێ مەکەن هەجریکەن. ناچینە سەر ئەو بابەی داخۆ ئایا حیزبایەتی حەڵاڵیان حەرامەوە بە خۆمانەوە کۆمەڵی ئیسلامین و ئیشەکەش دەکەین و بەخوا بە عیبادەت و خواپەرستیشی دەزانین و ناشڵێنەوە چیەوەی گوتی ئەمە بەفری بێ پەڵەین و هیچ وەچی گوتی عیب و عارمان نییە. ئەوە لێرانەدا لە شەرحی ئەو مەتنەیدا دەفەرمێ ئەو موسڵمانەی کە ئەمە بە ئەهلی قیبلەی دەزانین کە ڕوو لە قیبلەی بکات و قەناعەتی بۆی بێ کە پێغەمبەر هێناوێتی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئیش پێ بکە ئەگەر فاسقیش بێ و ئەگەر زاڵمیش بێ و ئەگەر گوناه و تاوانی ئەهلی کەبائیریش بێتن حەقی موسڵمانیەتی لەسەرە تۆ هەیە. لێرانە عولەما دەفەرمون ڕەحمەتیان لێبێ هەجرکردنی موسڵمان لە بەگوێرەی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە 3 شەو ڕۆژاندا بەو لاوە دروستنی حەرامە. لا يحل لمسلم أن يهجر أخاه المسلم فوق 3. دروستنی بۆ مسلمانێک هەجری مسلمانێک بکە لە 3 ڕۆژان یان لە 3 شەو ڕۆژان بەولاوە و دەفەرمێ ئەوەیان باشترە کە پێشتر دەست پێشخەری بکاتن سەلامی لێ بکات و لەگەڵی ئاش بێت و جا ئەو مسلمانە برات بێ بابت بێ جیرانت بێ مسلمانێکی عادی بێت. لە چه حاڵەتێکیدا دروستە کە لە 3 شەو و 3 ڕۆژان بۆ نمونە کابرایەکە کە گوناه و تاوان بە ئاشکرایی دەکات ئەو بە ئاشکرایکردنی گوناه و تاوانە ئەگەر هەجری تو هەجرکردنی مسلمانان بووی بزانن وای لێ دەکەن ئەو ئینسانە واز لە گوناه و تاوانەکان دێنیت و دەگەڕێتەوە پێویستە ئەو ڕێگای لەگەڵ بگرنە بەر. بەڵام دەفەرمون ئەگەر زانیان خەراتر دەبێت و بەرەو هەڵدێری زیاتر دەڕوات و یەکزاری وەچەوەی گوتەوە دەکا دەڵێ دەبێت تەڕقەیەکی دیکە دەگەڵ بەکاربێنن نەسحەت و ئامۆژگاری کەن بەردەوام نەک ئەو تەڕقەی دەگەڵ بەکاربێنن کە خەرابی. هەجرەکە بۆ چییە؟ بۆ چاکردن و بۆ باشکردنە. جا بەشێکی لەوانە کە بە سەقەت حاڵی بوون یعنی لە استدلال بە هەجری پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆ ئەو 3 سەحابەی کە وعلى الثلاثة الذين خلفوا کە دواکەوتن لەو نەفیر عامەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کات جارێت و پێغەمبەر نییە عەلەیهی سەڵاتو وەسەلام و تۆ بۆت نییە بڕیار لەسەر مسلمانان دێ هەجری فلان تائیفە و فلان حیزب و فلان جەماعەتەی بکەن لەسەر چ پێغەمبەر لەسەر شتێکی شەرعی هەجری کردن و چاوەڕێی دەکرد بۆی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئاەت بنێریتە خوار ئاەتیشی ناردە خوار و عەفوی کردن. بەسە تۆ لەسەر شتێکی کە لە بەرژەوەندی زاڵم و ستەمکار و دەسەڵاتێکی ستەمکار و دەسەڵاتێکی زاڵم و دەسەڵاتێکی کە لە شەرع و دینی خوای گەورە چۆتە دەرەوە لە بەرژەوەندی وێتۆ هەجری مسلمانان دەکەی. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم لێرانەدا یەک شت زۆر گرینگە طبعا بۆ لێرە ئەو بابەتەی هێناوە ڕەدی فرەقی ضالیش دەکاتن خەواریج و موعتەزیلە و ئەوانە ڕەدیان دەداتەوە لەسەرەوەی کە بەشێکی ئەوانە ئەهلی کەبائیریان بە کافر زانیوە بە مخەلەدیان زانیوە لە ئاگری دۆزەخدا. ئەبە لێران مەبەستی چییە کە دەفەرمێ مادام بما جاء به النبي صلى الله عليه وسلم معترفين وله بكل ما قاله وأخبر مصدقين نەیگۆتە گوناه و تاوانان ناکەن. یەکەم
دەبێ ئیمانیان بەوەی بێتن کە پێغەمبەر هێناوێتی عەلەیهی سەڵات وسەلام ئەو جا پێغەمبەریشان بەڕاست زانی بێتن ئیمانیان پێ هێنابێ و پێغەمبەریشان بەڕاست زانی بێتن تەصدیق ینی کردەوە عەمەلیشان هەبێتن بەڵام لە پاڵ کردەوە عەمەلیشدا ئەگە ئەهلی کەبائیر و ئەهلی گوناه و تاوانیش بن ئەوە لە میللەت دەریان ناکە بە شەرتێک گوناه و تاوانەکانیان پێ حەڵاڵ نەبێتن برا بەڕێزەکانی خۆم هەر کەسێک گوناه و تاوانێک حەڵاڵکە پێی حەڵاڵ بێ ئەگەر هەموو عیبادەت و خواپەرستەکانیش لە کات و شوێنی خۆی دابکە کافرە و مرتەد دەبێتەوە ئەوجا ئەوەی کە شتێک کە لە دینی خوای پەروەردگاردا تەبارەک و تەعالە وەکو بڵێ معلوم من الدین بالضرورة هەموو خەڵک دەیزانێتن ڕەدی کاتەوە باوەڕی پێ نەبێ بڵێ وەڵا قەناعەتم پێ نییە ناتێتە عەقڵم ئەو ئینسانە پێی مرتەد دەبێتەوە پێی کافر دەبێت بەڵام دەبینی کابرا ئیشکالێکی بۆ دروست دەبێ ئەو ئیشکالە بە شێوەیە کابرا من لێ حاڵی نییە هەتا بچێتە لای مامۆستایەک و لای شەرعزانێک ئیشکالەکەی بۆ دەفعکە ئیشاڵە گوناه و تاوانی ناگاتێ بەڵام کە ئیشکالەکەی بۆ دەفعکرا و بۆی ڕوونکرا و هەر بەردەوام بوو گوناه و تاوانەکەی لەسەر دەنووسرێتن لە فەقەڕەی 55 دەفەرمێ ولا نخوض في الله ولا نماري في دين الله برا بەڕێزەکانی زۆر باسی ئەو خاڵەمان کرد دەربارەی ذاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە شەیخ زۆر تەکیدی لەسەر دەکاتەوە کە حەقیشە تەکیدی لەسەر بکرێتەوە ناچینە نێو کۆمەڵە بابەتێکە بە هەوا و ئارەزوو حەزی خۆمان قسە لە ذاتی خوای پەروەردگار بکەین قسە لەسەر ئەسما و صیفاتی خوای پەروەردگار بکەین یعنی زۆر بە کورتی بۆی کە لەبیرمان نەچێتەوە قسەکردن لەسەر خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە چوارچێوەی قورئان و سنەتی پێغەمبەر دەرچی عەلەیهی سەڵات وسەلام دروست نییە دووبارەی دەکەمەوە قسەکردن لەسەر ذاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە چوارچێوەی قورئان و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەرچێ دروست نییە لەبەرەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات ئەوەندە باسی خوای پەروەردگاری کردی کە خوا ڕێی پێداوە کە خوا زانیاری و معلوماتی پێداوە و خوای پەروەردگار ئەوەندەی کە زەرور و پێویست بێتن کە بزانین باسی خۆی بۆ کردوین لە قورئانی پیرۆزدا تەبارەک و تەعالە کەواتە عالمێک زانایەک مەهما عالم و زانا بێ باسی خوای پەروەردگارمان بۆ بکە باسی صفاتی خوای پەروەردگارمان بۆ بکە ئەگەر لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەردا نەهات عەلەیهی سەڵات وسەلام ڕەدی دەدەینەوە و ڕەتی دەکەینەوە و قەناعەتیشمان پێی نییە لەبەرەوە دەفەرمێ ولا خوض چییە خوض ئەوەیە کابرا تۆ بچێنە و کۆمەڵە بابەتگەلێک کە هیچ معلومات و زانیاریەکەت نەبێت بچی خۆ بەحرێ و مەلەوان نەبی ولا نخوض في الله کەواتە ئەوەندەمان بۆ هەیە باسی خوا بکەین تەبارەک و تەعالە کە قورئان فەرمودە سەحیحەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێنمونیان کردوین بەرچاویان ڕوون کردوینەوە ولا نماري في دين الله كلمة مراء يعني جدال برا بەڕێزەکانی خۆم ئەو جیدالەی کە نەهی لێ کردووە لێرانە شەیخی تەحاوی ئەو جیدالەیە کە بۆ وەچ کابرای گوتی یەکتر شکاندنەوە و یەکتر عیبدارکردن و وەکو بڵێ وەڵا من سەرکەوتم و بە تایبەتی ئێستانەکە ئەو بەرنامانەی کە دەبینی وەکو بڵێ دوو نێرەکەوان دێنن یەک لەولا دەبێتە شەڕە دمدووکەیان يعني كابرای اعتراف ناکاتن بحق هزار آيات و حدیثی بۆ بینەوە اعتراف ناکات دەڵێ کووە من قبول کەم لەسەر شاشەی تەلەڤیزیۆن لەبەر چاوی ئەو هەموو خەڵکەی ئەمن بشتێمەوە یان تەنازول کەم کەچی ئینسانی موسڵمان ئەگەر دلیلێکی بۆ هاتەوە ئاەتێکی بۆ هاتەوە حەدیثێکی بۆ هاتە دەبڵێ کاکە وەڵا تەواو سەمیعنا وەطەعنا من هەڵە بوو ڕاستەکەی کەست بینیوە وا بکاتن کەواتە دروست نییە ئەسڵەن ئەو جۆرە شەڕە دمدووکە يعني تو بۆچی مثلا بەتایبەتیش بۆ خەڵکە مسلمانەکە دوو مامۆستا دوو مسلمان دوو بانکخواز دوو داعی بێن مثلا لەسەر قەزیەکی شەرعی ئەو بێ کۆمەڵایەتێکی بەسەر و چاوی دادا ئەو بێ کۆمەڵایەتێکی بەسەر و چاوی داداتن هەر نەهی لێکراوە خۆ لەو شتانە بپارێزین بەڵام ئەو مەسەلەی جیدالە ئەگەر لە بۆ حەق بێ لە بۆ داعوە و بانگەواز بێ لە بۆ بەیان بێ دروستە وكو خواي پروردگار تبارك وتعالى دفرمي ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن بالتي هي أحسن يعني التماشك أو كابرايا ما يروينوا تنقاوي مكة تنقتاوي مكة خوتو نهاتو طولي خوتي ليبكي تو هاتو حقي بو بيانكي
ئەو حەق بەیانکردنە کامە ڕێگای چاک و باش و تەندروستە بیگرە بەر بۆی کە ئینسانە ئیستیفادەی لێ بکاتن. ئەو مجادلە بالحەقە لە داعوە و بانگەواز ڕێ پێدراوە و بۆ بەیانکردنی حەق ڕێ پێدراوە و بۆ نسحەت و ئامۆژگاری ڕێ پێدراوە، بەڵام لە بۆ تەشەفی لە بۆی وەڵا دەیشتێنمەوە، لە بۆی وەڵا پۆتی دەتەنەکەی دەکەم، لە بۆی وەڵا کاکە با بخۆ بەخوا دەمزانی حەقە بەڵام پێم خۆش نەبووی اعتراف بکەم بۆی نەڵێ وەڵا من ئەو شتانە دروست نین. ئەوە شەرع و دینی خوای پەروەردگارە تەبارەک وتەعالە. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم ولا نماری في دین الله، مناقەشە و مجادلەکردن لەگەڵ خەڵکێکیش کە مسلمان نەبێتن یان ئەهلی کتاب بیان مشریک بیان هەر کەسێکی دیکە بێت دەبێت بە بیضاعەوە بێتن، دەبێت بە بیضاعەوە بێتن، دەستت پڕ بێتن، بەڵگە و دەلیلی چاکت پێ بن، پیاوی ئەو مەیدانەبی، نەکابرا دوو قسانە دەگەوێت. دائیمەن برا بەڕێزەکانی خۆم ئەو کەسانەی کە تووڕە دەبن زۆر لە مناقەشە و مجادلەی دەزانن هۆکارەکەی چییە؟ هیچ پێ نییە. هیچ پێنەبوونەکەی بە چ ئەوە دەکاتن؟ بە تووڕەبوونەکەی پڕی دەکاتەوە. بەڵام ئەگەر ئەهلی دەلیل و بەڵگە بێ شێلو نابێ، تووڕە نابێ، دلیل و بەڵگەکانی خۆی دینیتەوە. و بە تایبەتیش لێتان وەسیەت بێت لەگەڵ خەڵکی جاهیل و نەخوێندەوار و کە هیچ پێ نەبوو قەت مجادلە مەکەن. بۆ چونکە ئەتراف ناکاتن. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ لەگەڵ هیچ عالمێک لەگەڵ هیچ زانایەک مناقەشەم نەکردووە ئیلا لێم بردوتەوە، لەبەرەوەی کابرا ئەهلی علم بووە، دلیلی بۆ هێناوەتەوە تەسلیم بووە. بەڵام لەگەڵ هیچ نەخوێندەوار و جاهیلێک مناقەشەم کرد بێ دۆڕاو، هەیچوش کابرای وتی کاکەوە بزن و قەل، ئەوە قەلە ئەوە بزنە. کابرای کە دەڵێ بزنە قەلەکە دەفڕی، دەڵێ بشفڕی هەر بزنە، دەگەڵەوەی چ دەکەی؟ هەرزوو تەسلیمی باشە بڵێ هەر ئەسڵەن مناقەشەی دەگەڵ مەکە. ئەو جا لە ناو موسڵمانانیش برا بەڕێزەکانی خۆم مجادلە ئەگە زانی دڵ ئێشان و شتوالەی دێتە سەرێ و بەس لۆ شەو گەرمکردن و بەس لۆ کاتەوەکردنی دروست نیە و نەهی لێکراوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ من تەرەکە المیراء وهو محق، ئەوەی کە واز لەو میراء بێنێ لەو مجادلێ بێنێ گەر لەسەر حەقیش بێ دەفەرمێ من وعدی ماڵێکی دەدەمێ لە بەهەشت. لەبەرەوە زۆر گرینگە ئینسان بەتایبەتیش بزانی ئەو کەسانی ئەو برایانەی کە دڵیان ناسکە حەزیان لەوەی نییە تەحملی مناقەشە و مجادلە ناکەن، خۆتان بپارێزن، برایەتی ئیسلامیەکەی بپارێزن و پاراستنی برایەتی ئیسلامیەکەی ئەولاترە باشترە لەسەر قەزیەیە کە جێی خلاف و جێی ئەوە بێتن. باش ئەو جا لە خاڵی 56 دەفەرمێ ولا نجادل في القرآن ونشهد أنه كلام رب العالمين. باسی قورآنمان کرد لە دەرسەکانی ڕابردوو ناچینەوە سەری. قورآن گوتمان کەلامی خوای پەروەردگارە و مەخلوق نییە و لەبەر هەندێک زۆر تەئکید لەسەرەوەی دەکاتەوە کە فڕەقی ضال قەناعەتیان وانە بووە، قەناعەتیان وا بووە کە مەخلوقە قورآن. ئەو جا دەفەرمێ نەزەلە به الروح الأمين، مەبەستی پێ جوبریل عەلەیهی سەڵات وسەلام ئەو قورآنەی نازڵ کردووە فعلمه سيد المرسلين وفيري بيغمبري كردو عليه الصلاة والسلام همو نير دراوان محمدا صلى الله عليه وسلم، وهو كلام الله تعالى كلامي خواي پروردگار لا يساويه شيء هيچ تكوكو أو كلامي خواي پروردگار نيا، يعني خواي پروردگارش لقرآن باسي كردو همو وكو بقوتي بيمنت كردو ان چه دتواني او ميدان مشكان نخواردي ورم فزام چه دتواني آياتك صورتك وكو قرآن بينيتن لا يساويه شيء من كلام المخلوقين ولا نقول بخلقه ولا نخالف جماعة المسلمين. وهيت قصيهيت كسيكوكو قرآنية ومخلوقنية أو قرآن كلام خوايا ولا نقول بخلقه ولا نخالف جماعة المسلمين ولا جمع مسلمانا ناتي ندر مبسي بي أهل السنة وجماعة كقناعتيان وابوا لقرآن مخلوقنية كلامي خواي پروردگارة إجماعي أصحابي لسرب ورزا ورحمتي خواي لسرب بلام لدوايوان أهل فرق وأهل الضلال وأهل أهواء هاتن أو فتنيان دروس كلنا ومسلمانا كاتا كمان برو كوتاي الروي لدرس داتو دين سر مسألة تكفير ولا نكفر أحد من أهل القبلة بذنب ما لم يستحله. خواي پروردگار تبارك وتعالى عاقبة خير ما بكاتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.